سەرەتامانە 54 هاوڵاتی عێراقین کە لە نەوتەوەی کوردن لە کاتی کۆچکردنیان بەرەو وڵاتانی دەرەوە بەداخەوە کە دەستگیر کراون و خۆیان بە سووری لە قەڵەمداوە و دواتر حکوومەتتی تووشە تەسلیمی با بڵێن نردونێتەوە بەرە وڵاتی سووریا دەسی بەرەی نووسرا کەوتون و لە سیوێکی ئابا بوو کە پەیوەندیان پێوە کردی وتیان حاڵەتێکی لەو شێوەیە هەیە ئەو بوو ئێمە ڕاستە خۆکەوتینە سەرخەت و خۆشببختانەوە ئێستا داغڵی هەرێمی کوردستانە ئێمە وەکو دەستگای لووتکە کە ئیشکارە یاسایەکانمان بۆ کردوون و بەڕاستی بە سوپاسەوە لەلایەن نووسینگەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک و تاڵابانی کە ڕاستە خۆکەوتە سەرخەت لەگەڵمانە و زۆربەی ئیشەکان بە هەمانجی نووسینگی بەڕێزیان بووە و زائیدەن وەزارەتی کۆچی عێراقی و حکوومەتتی تورکیا و سەفارەتی عێراقی لە ناو ئەنقەرە. لای بەداخەوە کە پێشوازیان نەک هەر پێشوازیان لێ نەکردین بەڵکو ڕێگریشان لێکردیم بچینە ژوورەوە کە لە حاڵ لە کاتێکا بەڕاستی ئێمە چاوەڕاوبووین بە سوپاسەوە بە خێراتنمان بکەن و بە ڕۆیشی خۆشەوە بە خێراتنمان بکەن بەڵام بەداخەوە کە ڕێگریان لێکردین و وەکو جەنابی شتی بینی پێما بێ کۆمەڵە لە ڕاگەیان کرارە بە ڕێزەکانی شەر نەیانتوانێت بچنە ژوورەوە بەڵام هۆکارەکەی چیە من پێم خۆشەوە لە بەرپرسانی ئێرە بپرسرێکە بۆچی نایڵن من سەرەتا ئەمەوە بڵێم ئەوە ئەرشی سەرشانی ئێمەیە لار حاڵەتێکا بێ ئێمە گرنگەوەی وجدانمان ئاسوودەی ئیشەکانمان کردەوە بەجێ خۆشحاڵیەوە و ئێستا بۆ داغڵی هەرێمی کوردستانیش بوون بەڵام بەڕاستیەوەی کە جی پرسیارە لایمە چۆن لە ڕوویانێت ئێستا کە پێشوازیان لێ بکەن و ڕێگری لە ئێمە بکەن لە کاتێکە ئێمە ساڵەهای ساڵە ئەوەی کە ئیشی حکوومەتتی هەرێمی کوردستان بۆ بیکە ئێمە لە سەرشانی خۆمان داناوە لە ڕێگەی نوێنەرە خۆبەخشەکانمانەوە لە سەرتاسەری وڵاتانی دنیا.